بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. دوو میوانی عزیز و بەڕێزم هەیە، یەک لە ستۆدیۆی سلێمانی و یەک لە ستۆدیۆی ناوەند. بەڕێزان دکتۆر سەردار قادر پسپۆری زانستە سیاسیەکان سوپاسی یەکەم کە ئەرکی کێشاوە لێرە حزوری هەیە، وارووا بەڕێز کاک زیرە کەمال چاودێری سیاسی لە هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵمانە بێت. ئێوەی بینەری شاگەدارن ئەوەی دایما ئەمانوت ناوچەکە ئەکوڵێت ئێستا قوڵپەیات. ئەمریکا تۆتە سەرخەت، رووسیا تۆتە سەرخەت، ئەنجومەنی ئاسایش وەکو ئاگادارن ینی گفتوگۆی بەردەوام هەیە. پرۆژەی ئەمریکا ڕەت کرایەوە، پرۆژەی رووسیا ڕەت کرایەوە. ئێستا ئەمریکایە ئەڵێت ینی بە هەماهەنگی ئەوەی باسی یەکەن ئەوەی لە مێدیاکانەوە گوێمان لێبێ لەگەڵ بریتانیا، لەگەڵ فەڕەنسا و لەگەڵ سعودیەش ئەیانەوێت ئەو بەرەیی کە بە شێوەیەک لە شێوەکان لە ناوچەکە دروست بووە پاڵپشتی لە هێشتنەوە و پاراستنی بەشار ئەسەد ئەکات. ئێرانە، رووسایە بە ناڕاستەوخۆ قسە لەسەر تورکیا شەکرێکە بەرژەوەندی لەوە هەبێ کە بڵین لە سووریا نەدرێت. ئەمەوێ قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەم گۆڕانکاریانە بە نسبەت هەرێمی کوردستانەوە لە باشوور و بە نسبەت عێراق کە عێراق نزیکە لە سووریاوە چ گۆڕانکاریەک لە ئارادایەوە، ئایا کورد تا چەندە ئامادەیە بۆ ئەم گۆڕانکاریانە؟ ئایا ئێمە وەکو یەکێک لە چاودێرە سیاسیەکان هەمیشە باسیەکە و لە بەرنامەی منیش ئاماژەی پێداوە ئەڵێ ئێمە سەرقاڵی گەمەی بچووکین. ئایا سەرقاڵبوونوان بە گەمەی بچووکەوە وان ناکات لە کۆتایە هەر بە بچووکی بمێنینەوە؟ و ئەمەوێ ینی قسە لەسەرەوە بکەین ئەگەری بژاردەی سەربازی تا چەندە هەیە، ینی نزیکی نیو ساعت بۆ 45 خولەک پێش ئێستا وەزیری بەرگری ئەمریکا بەرەو کۆشکی سپی بەڕێکەوت بە مەرجێک لە ئەژێندا و ڕۆژەوی کۆشکی سپی ئەو کۆبوونەوەی وەزیری بەرگری لەگەڵ ترامپ لە ئارادانە بۆ ئاماژەشی پێ نەدراوە. ئایا ئەمە بە شێوەیەک لە شێوەکان مانای ئەوەیە کە ئەگەری زۆرە بە تایبەت قسە لەسەرەوە کرێت کە سووریا ئەمجارە زۆر بەجددی لە هێرشەکانە ڕوانێت و کۆمەڵێک جێگەی کە کۆمەڵێک ئالیات و بۆ نمونە چەک و تەقەمەنی جەنگی لێیە چۆڵی کردووە. و قسە لەسەرەوە شەیەکە بەنهێنی ئەمریکا داوای لە رووسیا کرد بێت کە لە هەندێک جێگەی هەستیار سەربازەکانی بۆ نمونە بەرژەوەندیەکانی بۆی نەکەوێتە مەترسیەوە بۆی زیانیان پێ نەگات بکشێنێتەوە و هەرواش کراوە. ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی دوو کەسی شارەزات و کەسی بڵین متابع و چاودێر گفتوگۆیەک لەسەرم پرسە بکەین و بێگومان بژدانین ئێمە چی لەم گۆڕانکاریانە ئەچنینەوە. بە ڕوخسەتی دکتۆر سەردار من لە کاک زیرەکەوە دەست پێ ئەەکەم. کاک زیرەک سڵاوتان لێبێت، سوپاس بۆم دەرفەتە. بەر ئەو کاتێک کە ترامپ لە حکومدا بوو جەنابتان بابەتێکتان نووسیوە بە ناوی رووسیا هات و هەرێمیش بێ بەرنامەیە. وارە ئەو کاتت لە بابەتەکەیە کە من بێگومان هەندێک لە پرسیارەکانم پشتە بەستێ بە زانیاریەکانی ناو بابەت و وتاری جەنابتان. ئەمەوێ بزانم هاتنی رووسیا بە مانای ئەوەیە کە ئەمریکا لە ناوچەکە لاوازە و بەرژەوەندیەکانی داهاتوو نەخشەی سیاسی داهاتووی ناوچەکە رووسیا دیاریەکاتەوەی کێشێت نەک ئەمریکا؟ زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ ڕەخساندنی و دەرفەتە. دیارە رووسیا دەبووە بێ بۆ ناوچەکە کە ساڵ و نیوێک بەر لە ئێستا با بڵن کە بارودۆخەکەش ئاوا گەرم نەبوو. من وەکو جەنابەت ئاماژەت پێکرد، من وتارێکم نووسی تایبەت بە هاتنی رووسیا بۆ ناوچەکە، تاکو ئێستا لە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندن کە باز لە ئامادەیی رووسیا دەکرێت لە ناوچەکە یان باز لە ئامانجەکانی رووسیا دەکرێت کەمتر وایەکەوە شرۆڤەیەک یان وردەکاریەکانی هاتنی رووسیا بخرێتەوە. من پێم وایە یەک لە هۆکارە هەرە سەرشتەکانی هاتنی رووسیا بۆ سووریا وەکو سەرەتا وە فراوانتریش ئەگەر با بڵێن بۆی بلوێ ئەوەیە رووسیا کێشەی لەگەڵ تیرۆر هەیە. زۆربەی وڵاتانی قەوقاز و با بڵێن سنووری جوگرافیای رووسیا و بەتەتەرەکانیشەوە کە ژمارەیان 20 ملیۆن کەسە ئۆپۆزیسیۆنی رووسیان لە قەوقازەوە بەتەتەرەکانیشەوە کە دێت و هەتا کەندا ئەگەر بێت و هێڵێکی نەپساوە بواە واتە لە کەنداوەوە ڕێڕەوی سیاسییان ئەوەی کە با بڵێن ئەو هێزانێکەوە ئۆپۆزیسیۆنی سوودیانە کە گروپەکانی ئیسلامی سیاسیان پێدەڵێنان هەر شتێک ئەگەر بەهات با سوودیا بکەوت با دەستی ئیخوان مسلیمین و سوپای ئازاد یان با بڵێن سووریا لە سیستەمێکی حکومڕانی ئەوەی کە پێی دەگوترێ شیعەگەرایی بوو با بە سونەگەرایی ئەو کاتەی
لە بن ئەوچی یان بابرین لە نزیک رووسیا و هەتا دەگەیشتە کەندا و دەبووە ڕێڕەوێک بۆ بزوتنەوەی ئیسلامی سیاسی سونەگەرایی بۆ تەنگە تاوکردنی رووسیا هاتنی رووسیا بۆ سووریا بۆ ئەوە بوو ئەو پسرانە بەردەوام بێ لە شیعەگەرایی یان با بڵێن بەشار ئەسەد ئەگەر شیعەگەراژ نەبێ لە سەرزەمینی واقعدا بە باڵا دەستی بمێنێتەوە بۆ ئەوەی وڵاتانی قەوقاز و تەتەرەکان لەگەڵ کەندا و ڕاستەوخۆ هاتوچیان نەبی وەجگەلەوەی ئەمەش دەزانین لە بەهاری ئەوەی ناویان نابەهاری عەرەبی زۆربەی ئەو وڵاتانە هەڵوەران زۆربیان دۆستی استراتیژی و هاوپەیمانی استراتیژی رووسیا بوون تاکە وڵاتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕات مابووە کەوا رووسیا بە پێگەی خۆی دەزانیان بە زۆرێک لە زۆرەکان دەوی سوودی لێ بینی لە ڕووی جیۆسیاسی سووریا بوو بۆیە من پێم وایە هاتن رووسیا بۆ ناوچەکە هاتنێکی استراتیژیە پەیوەندی بەتەنێت چونکە هەر شوێنێک غازی لێبێ هەر شوێنێک رووسیا بە پێگەیشی استراتیژی خۆی بزانانی لە هەوڵی ئەوەدا کەوا بگاتە لایەوە بەڵام خاڵێکتر کاگیادگار بۆی ئەگەر لە باسەکە دەرنەسم بەڕاتی کە جەناب ئێستا منت بان کرد بۆ ناو ستۆدیۆیەکە یعنی هەز دەکەم بە ترسەوە قسە دەکەم لەبەرەوە تێگەیشتن لە دۆخی سیاسی نێودەوڵەتی لە قۆناغی ئێستادا یەکجار قورسە کاگیادگار لەبەرەوە هیچ پێوەرێک نەماوە هیچ پێوەرێکی یاسایی نەماوە هیچ پێوەرێکی قانونی دەولی نەماوە نە ئەمریکا نە رووسیا نە وڵاتانی ئەوروپا یعنی بە تایبەتی ئەمریکا و رووسیا پابندی هیچ بنمایەکی یاسایی نابن بۆ ئێوەی ئێمە بتوانین ئەوانێک کە لە بواری هەرسەنگاندنی سیاسی کار دەکەین ڕوئیاکمان لەلابێ من بۆ خۆم ئێستا دەترسم ئەوەی لەو بەرنامەکەی جەناب دەڵێم کە چوومە دەرەوە بە پێچەوانی قسەکانی من ڕووداوەکان بگوزەرێن. باشە کاک زیرەک لە هەنووکەیترین لە ئانیترین بابەتەوە داخلی پرسەکە بین ئالەم ساتەی من و تۆ قسە ئەەکەین لەگەڵ جەنابی دکتۆر سەرداریش لەسەر شاشەی کوردستان 24 بە پلەیەک دەڕوات کە بەریتانیا ئامادەیە بەشداری بژاردەی سەربازی و هێرشی سەربازی بۆ سەر سووریا بکات و ئەڵمانیاش ئەڵێت کە کەشتیگەلی ئەڵمانی بەڕێکەوتووە ینی بۆ ئەوەی بەشداری شتێکی لەو جۆرێ بکات ئایا ئەمە بەمانای ئەوە دێت کە ڕووداوەکان ئێجگار خێرا دەڕۆن و بەرەکان بە شێوەیەک لە شێوەکان ڕوون بوونەتەوە و بژاردەی سەربازی و لێدانی سووریا شتێکی حتمی و گومان هەڵنەگرە؟ کاگیادگار 100% ئەبێ زەبر بووە شێندرێ لە سووریا بەڵام ئایا نازانین ئێمە ئایا لێدانی سووریا بۆ ڕوخاندنی ڕژێمەکەیە یان چەند شوێنێکی سەربازی ستراتیزی دەستنیشان کراون لێنەدانی سووریا بەمانای داڕوخانی ئەمریکا بەمانای نەمانی هەیبەتی ئەمریکا چونکە ئەوەی ترامپ گوتی ئەوەی کە هەموو لێدوانە ناوەندەکانی حکومڕانی ئەمریکا هەمووی تاکید لەوە دەکەنەوە کەوا دەبێت لی بدرێت لە سووریا بەڵام پرسیار ئەوەیە ئایا لێدانی سووریا بۆ ڕوخانەتی دیسا تاکید دەکەمەوە یان بۆ دەستنیشانکردنی کۆمەڵێک شوێنی ستراتیژیا وەکو من کە ئێستا شاتمە ناو ستۆدیۆی بەرنامەکەی جەنابێت هەواڵێکی بەپەلەم خوێندەوە کە دەڵێ رووسیا پشتی سوپای قودسی ئێرانی بەردا لە سووریا ئەو شوێنێک کە لە پشت سوپای قودسی ئێرانی بوو چۆڵی کرد کۆمەڵێک یەکەی سەربازی لە دەریای ناوەڕات و لە زۆر شوێنی استراتیژی رووسیا حسب ئەو هەواڵێک کە من خوێندمە نازانم تا چەند ڕاستە بەمانای ئەوەیە کە ئەوکەیەکی رووسیاشی تیادا و ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسێ کە پۆتینیش کردی ئێوارەکەی من بەڕاستی ناوم لێنا بەڕاستی کۆنگرەیەکی سیاسیانە بوو پۆتین نازان بوو ئەوەی بوو سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ لای خۆی ڕابچێشێ بۆ ئەوەی بوو کەوا بەدنیا بڵێ من پابندم بە قانونی دەولی کەواشی گوت اینجا ئەوە بەڕووی دەرەوە داوای گوت بەڵام لە کاتی دەستپێکردنی هێرشی ئەمریکا بۆ سەر سووریا ئایا پەرچەکردداری چی دەبێت لەبەرەوەی ئێمە لە بیرمان نەچێ کاگیادگار زۆر سپاس دەکەم کاک زیرەک بێگومان من دێمەوەلات بۆی پرسیاری دیکەش بکەم با گوێشمان لە دکتۆر سەردار بێ دکتۆر جەنابتان پسپۆری زانستە سیاسیەکانن و ماوەیەکی زۆرە وەکو کورد ئەڵێ قاڵن لە ناو بوارەکە ئەنی ئەوە تا بەریتانیا ئەڵێت تەنانەت چاوەڕێی مۆڵەتی پەرلەمانیش ناکەین بۆ ئۆپۆراسیۆنی سووریا ئەڵمانیا ئەڵێ کەشتیگەلی ئەڵمانی گەیشتۆتە کەناراوەکانی دەریای ناوەڕاست ئەمریکا وەکو ئاماژەم پێدا لە پێشەکی بەرنامەکە وەزیری بەرگری بەڕێکەوتۆ بۆ کۆشکی سپی بۆ کۆبوونەوە کە لە ئەجەندایە نەبووە کۆبوونەوەیەکی لەو جۆرە بەڕێوە بچێت فەڕەنسا لەسەر هێڵە و هەموو ئەمانە بەمانای ئەوە دێت کە نەخشەی سیاسی ناوچەکە بنووسرێتەوە یاخود وەکو کاک زیرەک ئاماژەی پێدا ئایا ئەمە تەنها دەستدادانی ئەسەدا یان بەلانان و ڕاونان و کۆتای پێهێنانی ئەسەدا بێگومان ینی کاتێک کە تۆ باسی ئەم گۆڕانکاریانەکە ئەم گۆڕانکاریانە
دروستکراوە یاخود خوڵخێنەری ئێستانین بەڵکو باگراوندێکی تریان هەیە ئەویش ئەوەیە کە لە سەرەداوی دوای بەهاری عەرەبیەوە چۆن نەخشەی سیاسی ئەم ناوچەیە ڕێک دەخرێتەوە چۆن نەخشەی سیاسی وەرەک دەخرێتەوە کە لەژێر هەژمون و بەرژۆندی دەوڵەتانی ڕۆژ ئاوا دەرنەچێ ئەمە وای کردووە کە هەموو ئەو گۆڕانکاریانە هەموو دەرچێ ئەو باگراوندن کە سەر لە نوێ ڕێک دەخرێتەوە بۆیە ئەمە کاتێک کە سووریا ئەی هەبێ چەکی کیمیای بەکارێنن لە دۆما ئەوان موقفێکی ئاوە ئەنوێنن بێگومان لێرە ئەم ڕەتفعلە سەریعە بەرامبەر بە ئەوە دێک کە دەوڵەتانی ئەوروپی و بریتانیا و ئەمریکا پێشتر بەرامبەر بە هەڵسوکۆتەکانی سووریا و بەرامبەر بە هەڵسوکۆتەکانی ئێران و رووسیا جۆرێک لە سستیان نواندم و جۆرێک خۆیان تەسلیم کردبوو بە هەندێک مەسائلی لیژان بە هەندێک مەسائلی دیبلۆماسیەت بە هەندێک مەسائلی ڕێککەوتون کە ئەمە کاتێکی زۆری لێدان سەریان کرد لەسەر ئەرزی واقع هیچ لە مەسەلەکان ناچێتە سەرەوە بەڵام ئەم هەنگاوانەی پێشوو لە ئیدارەکردنی ئەزمەکەیان لە سووریا وای کرد کە رووسیا بمێنێتەوە وای کرد کە هاوکێشەکە پارسەنگی هاوکێشەکە لە سووریا بەلای رووسیا و ئێران و ڕژێمی ئەسەدامێن جاکەواتە ئەمەی کە ئێستا ڕوئەدا ئەوەیە کە مووقفێکی حازمانەیە مووقفێکی یەکلاکەرەوەیە بەڵام بەرەوەی کە ئێمە لە بەردەم حاڵەتێکی ترسناکەین کە ئەم وەزع بۆ شێوەتەکەێتەوە من قەنەعەتم وان نییە لێدانە سەربازێکە وا بە سەریعی بێ بەڵکو ئەمانە هەمووی وەک شارێکی جددی وایە بۆ سەر رووسیا و بۆ سەر ڕژێمی ئەسەد هەردوو ڕەهەندەکەی تایە ئەمێکی ئێستا ئێمە باسی ئەەکەین ئەوش ئەوەیە هاوکێشە سیاسەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە بەڵام کەیە چۆنە ئێمە نازانین شەر نییە ئامانجەکە بیزەبت سووریا بێ لەوانێ ئامانجەکە شوێنێکی تر بێ بۆ نمونە تازەترین تەسریحی ئێران هەرۆک جاران ئەڵێ ئێمە لەگەڵ دیمشقین لەگەڵ هەموو شتێکە کەواتە ئەوەی کە لە دیمەشق ئەدرێ هەمان ئەوەی کە لە تاران ئەدرێ ینی شەر نییە ئەو ئەزمە و قەیرانەکە لە سووریا ئەوەنە تون بێتەوە ئەو کاتە عێراقیش و ئێرانی ژەکرێت و تازەترین تەسریح عبادیەوە کە داوای هێز لە ئەمریکا ئەکا بۆی موقفی خۆی یەکلایی بکاتەوە لەو مۆزوعەیە کە نەپڕژێ بۆ عێراق داواکە لە ئەمریکا جاکەواتە ئەم ڕەهەندە ئینەکە دیار حتا تەنانەت هەندێ نەرمی حکوومەتی عێراقی سەبارەت بە هەرێمی کوردستان ئەگەرێتەوە بۆ ئەو مۆزوعە کە هەرێمی کوردستان ئێستا پێگەیەکی نێودەوڵەتی پەیدا کردوەوە دیبلۆماسیەتەکەی جارانی سەر لە نوێ هاتوۆتەوە ئارا ئەمە وای کردووە کە حکوومەتی عێراقیش بۆ خۆ ئامادەکردن بۆ هاوکێشانە زۆرێک لە نەرمینوان بەرامبەر بە هەرێمی کوردستان خواگەر بێت و ئەجیندەی حکوومەتی هەرێمی کوردستان بەغا لەگەڵ هەرێمی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە مقارنە بکەی ئەبینیت 180 دەرەجە جیاوازیان هەیە کەواتە ئەکرێت دکتۆر جا من ڕەهەند یەکەم ئەوەیە کە هاوکێشەکان بەڵێ بەڕێوەن لە هەمان کاتیشا ئەوەی کە ئێستا بیانوویەکی خێرادراوە بەدەستەوە بۆی ئەمریکا وڵاتانی ئەوروپی زەربەی خۆیان بۆشێن و مووقفێکی ئانی مؤثر جێبەجێ بکەن ئەویش ئەوەیە تەرکیزکردنە لەسەر نظامی سیاسی لە سووریا کە ئەبێ بڕوە چەکی کیمیایی تەنها بیانوە وانیانەیە گۆڕانکاری بیانوێت مەسەلە ئێستا لاوازترین هەڵوێستی ڕژێمی سیاسی سووریا کاتێکە تۆمەتبار کراوە بۆی کە لە دۆمە کیمیایی بەکارهێناوە هەموو ئەو بیانوانەی کە ئەو عوزرانەی کە رووسیا و ئێران بۆ ئەهێنەوە مەقبول نییە چونکە خودی ئەوان نە رووسیا لە دۆمایە و نە ئێران لە دۆمایە بەڵکو ئەو چەکە کاتێکە بەکار هاتووە ساڵی پاریش هەمان تۆمەت دووبارە بۆ رووسیا مەسەلەکە لێرە هەر چەکداماڵی نییە عقوبەدانێتی بەڵکو خستنە ناو مستەلەسێکە ئیدارەی سووریا بە مجریمی حرب بناسێنرا شە بە مجریمی حرب ناسێنرا ئەو کاتە نفوذی رووسیا ضعیفە بێ نفوذی ناتوانێت بەرگری لێ بکات وەڵە ڕووی یاسێنە دۆڵچۆ ناتوانێت بەرگری لێ بکات باش دکتۆر یعنی ئەکرێ بڵین ئەسەد و حکوومەتەکەی تەنها کارتۆنێک و تەنها قەباغێکن ماون ئەمەی ئەگوزارێت شەڕی بەرژەوەندی ئێران تورکیا رووسیا بریتانیا فەڕەنسا ئەمریکایە لە ناوچەکە بێگومان نزیکەی 4 ساڵ 5 ساڵ ئەبێ نظریەک لە ئەمریکا پێیا بووە لە هەموو قەرارانی کە ڕوئەدا ئایا هێزەکانی ئەمریکا خۆیان پشنە ئەرزی واقعیا خود لە ڕێگەی ڕاهێنەر و چەک و تفاق و تەقەمەنەوە یارمەتی ئەوان کردن بۆ ئەوەی هاوکێشەکەیک لای بکەنەوە بێگومان نظریەی دووهەم ئەوەیە کە ئەبێ ئەمریکا بەنیابی شەرکە بریکار ئەوەی کە لە رووسیا ڕوئەدا من لە شوێنی تریش وتمە لێرەش دووبارێکمە سێ ڕەهەندی زۆر دژوار لە سووریایە تێکەڵ بووە ڕەهەندێکی سیاسەتی نێودەوڵەتێکە لە نێوان رووسیا و ئێران و وڵاتانی ترە ڕەهەندێکی نەتەوەی تایە کە بوعدی کوردی تایە ئەمە لێرە بوعدی کورد لا یزال ڕەهەندێکی زیندووە لەوێ دواتریش ڕەهەندێکی مەذهبی تایە کە لە سووریا ئەم هەمسەیە وای کردووە کە سووریا هاوکێشەکانی ئیلا بەوە یەکلای بێتەوە و هادی بێتەوە بە ڕۆشتنی ڕژێمی ئەسەد باشە دکتۆر گەر زۆر بە کورتی وەڵام من بیتەوە بێگومان دێمە وڵات ئەمەی لە سووریا ئاگوزارێت و ئەم هەموو فشاری کە ترامپ و تەرێسا مەی و ماکرۆن دروستیان کردووە و لە زمنیشە محەممەد بن سەلمانی سعودیە کە هاتۆتە ناو هاوکێشەکەەوە و ئەوترێت ئەوە تا بۆ نەپوتن لە پەیوەندێکی تەلەفۆنیە لەگەڵ ناتەنیاهۆ ئەڵێت
بڕیاری خێرامەدەومە چۆ ناو قەزیەکەەوە ینی مەسەلەکە جددیە قسەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەکرێ بڵین ئەمە بڕینی لەتکردنی هیلالی شیعیە لە ناوچەکە وا بکە کە ئێران چیتر پێڕانە کێشێ بەرەو لوبناان و بندستی ئەسرائیلیش بێگومان ئەو ڕەهندەی تایە کە ئەیانەوێ ئەو نفوز و ئەو تەوسیلەی کە هەیە لە بینی ئێران و سووریایە نەمێنە هەر کاتێک کە توانیان ڕژێمی سووریا بڕوخێنن ئەو کاتە ئەتوانن ئەو هیلالە شیعیە لێرەیە قەتماغی حیزب الله ئەدرێت لە سنووری لوبنانە بە هەمان شێوەش قەتماغی عێراق ئەدرێت کە هیچ ئینێکی نابێ و ڕژێمێکە درێژکراوەی استراتیژێتی ئێرانیە ئێرانیش لەوێ بۆ خۆی بەتەنیا ئەمێنێتەوە. زۆر سپاس دەکەم دکتۆر کاک زیرەک بێمەوە لای جەنابتانیانی لە بابەتەکەتە تو ئاماژەت بەوە داواکاریەمی کوردستان بێ بەرنامەیە هەرچەندە بابەت و وتاری جەنابتان دەمێکە نووسراوە و کۆمەڵێک تەنەبوعات و پێشبینی تایە بەڵام ئەمەوێ بزانم هەرێمی کوردستان لە ئێستادا چی بکات بۆەوەی بەدەستی بەتاڵ لەم پرسەنەیەتە دەرەوە من پێم وایە هەرێمی کوردستان لە ئێستادا لە کۆمەڵێک ناوەندی گرنگی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەوەی کە من ئاگادارم خەریکی چاودێریکردنی دۆخی سیاسی سووریا و توێژینەوەن لەو بارەوە بۆی هەیە لەو بارۆلایانی پەیوەندیدار شتی لەلا بێ بەڵام کاکە یادگار ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەی بۆ ئێمە گرنگ من لە سەرەتای بەرنامەکە دەمویست ئاماژەی پێ بکەم ئەگەرچی ئەو قسێ لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو سیاسیەکانیش دووبارەی دەکەنەوە منیش ناچارم جەختی لێ بکەمەوە بەڕاستی ئەوەی کە بەڕێوەیە تەنگژە و ناوینانم کارەسات بە پێش ڕووداوەکان نەکەوین بەڵام ئەوەی ئێستا بڕیارە لە سوودیا بگوزەرێ من پێمە پرۆژەیەکی زۆر ستراتیژی و دوورمەوداترە جوگرافیایەکەی سووریایە بەڵام کاریگەریەکەی بەسەر دەرەوەی سووریا و زۆر شوێنی تریش دەبێ من بۆ خۆم پێم وایە سەرەتای لێدانی هیلالی شیعەشەوەکو زەنابەت ئاماژت پێکرد بەڵام ئەوەی تایبەتە بە خۆمان جگەر لە یەکگرتوویی جگەر لە یەک ڕیزی جگەر لە بە ئەولویاتگرتنی هەرێمی کوردستان و نیشتیمانی کوردستان و وڵاتەکەمان کە دیسا ئێمە هەمومان دان بەو ڕاستێدا بنێن دیسا ئێمە دان بەو ڕاستێدا بنین کە ئێمە بەو وڵاتەوە جوانین لە ژێسێبەری ئەو وڵاتەدا دەتوانین ڕوبەڕووی هەموو مەترسیەکان بینەوە با ئێمە پێمان وانە بێ من دیسا من تاکید دەکەمەوە من 6 مانگ بە لێستا وتارێکم نووسی بوو بە ناوی مێرولە و شەڕی فیلەکان من نایشارمەوە بەکەم تەماشاکردنی خۆمان نییە بەڵام بەڕاستی خۆمانمان ناو نابوو مێرولە ئەوەی کە زلهێزەکانیش بەفیل کە فیلەکان شەڕیان دەبێ ئێمە دەزانین مێرولە ئەگەر ودیانە بێ حاڵیسی دەبێ بۆیە من پێم ئێمە بە یەکگرتووی ناوخۆیمان کەناڵەکانی ڕاگەیاندن ناوەندە سیاسیەکان کە ئێستا بەداخەوە بەشێشی زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن و ناوەندە سیاسیەکان ئاگر لە دەمیان دێتە دەر ئاگر لە شاشیان دێتە دەر وەک بڵێ ئەوەی کە لە سوودا دەگوزەرێ هیچ نییە وەک بڵێ ئەو هەموو کۆبوونەوانێ لە نێوان ئێران و عێراق و تورکیا و سووریا و رووسیا ئەمریکا دەکرێ هیچ کاریگەریەکی لەسەر ئێمە نییە وەک بڵێ ئێمە دوورگەیەشین پارێزراوین لە ڕووی سەقامگیری سیاسی هیچ مەترسێک نامانگرێتەوە کاک زیرەک سەرقالبوون بە بانگەشەی هەڵبژاردننی پێشوەخت و گەمەی بچووکەوە بە شێوەیەک لە شێوەکان یاخود یەکتر شکاندن و یەکتر سڕینەوە ئەمانە هەموو گەمەی بچووک نین خوێندنەوەی کوردبین و کورتمەودانین من پێم وایە ئەوەی ئەوڕۆ لە هەرێمی کوردستان دەگوزەری بەداخەوە کە ئەو قسێ دەکەم دەست بە جەرجی خۆمەوە دەنێم ئەوەی لە کوردستان دەگوزەرێ من ناوی لێ نانێم ململانەی سیاسی ناوی لێ نانێم جیاوازی بیر و باوەڕ و بەرنامەی سیاسی بەڕاستی بەشێشی ناڵێم هەمووی ئەمە دوژمناتی ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزەرێ ئەوەی ئێمە بە یەکتری دەکەین شێواندنی وێنەی کۆمەڵایەتی یەکتری شێواندنی وێنەی مێژوی تێکۆشانی یەکتری شێواندنی ڕاستیەکان یەکتری لە عەرزیدان بە فریشتەکردنی دوژمن و بە دێوەزمەکردنی خۆمان بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەوەی دیسا دێڵێمە ئەوەی دەگوزەرێ ئەمە دوژمنایەتی هیوادارم یعنی دەست بەجێ ئێمە لە دۆخەکە تێبگەین لە مەترسیەکان تێبگەین بە یەکگرتووی نەبێ ئێمە وەکو مێرولەی ژێرپێی فیلەکانمان لێ دێ بەڵام ئەگەر یەکگرتوو بین وەکو دکتۆر سەرداریش ئاماژەی پێکرد هەرێمی کوردستان هەرێمی چەند مانجێک بەر لە ئێستانیە ئێستا جێگای خۆشحاڵیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی ئەوروپی ئەمریشی هەتا ئیقلیمیش هەرێمی کوردستان ڕایەڵەی پەیوەندیەکانی خۆی دروست کردوتەوە و لێزانانە وردبینانە توانیوێتی کۆمەڵک هەنگاوی زۆر گرنگ بەهاوێ ئەوەی کە گرنگە تایبەت بەناو خۆیمان دەبێ بنەماکانی پەیوەندیەکانمان قایمتر بکەین. بەڵێ سوپاس دەکەم کاک زیرەک دکتۆر بێمەوە لای جەنابەت
دیسانەوە خۆت ئاماژت پێدا کاک زیرەکی ژەختی لەسەر کردەوە یعنی هەرێمی کوردستان ئابلوقەی سیاسە دیپلۆماسیە لە شێوەکان ئابوووریە و ئاسمانیشە لەسەری نەماوە زیاتر ینی ئەو ئابلوقەی کە بەڕووی دەرەوەش لەسەری دروست کرابوو بە شێوەیەک لە شێوەکان لەسەری شکاوە ئەگەر ئێمە یەکگرتوبین لە ناو خۆی خۆمان بێگومان قسەکە لە ئێستادا ئەوەیە ینی لەم گۆڕانکاریانی لە ناوچەکەیە ئەبن لەو نەخشە سیاسی کە دابش ئەکرێ بڵین ئەوەشی لە کاتی لە دوای ڕفراندەم و لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویدا گەر خوێندنەوەیەکی قۆڵتری بۆ بکەین هەمووی پلانی ئامادەکراو بووە و لە داهاتوە کوردۆخی باشترە بێ بێگومان ینی کوردۆخی باشتر ئەبێ بەڵام ئێمە لە بەرامبەر ئەو پرسیارەی جەنابەت ینی بە شوەیەکتر سێغە بکەینەوە ئایا ئێمە لەکوێی ئەو گۆڕانکاریانە ئایا ئێمە بە پێی پێویست خۆمان ئامادە کردووە بەڵە زۆرێک لە ڕووداوەکان لە بەرژەوەندی ئێمە بووە بەڵام گرفتەکە ئەوە یەکێ لە سەرۆگۆزیرانی وڵاتێک گوتی ئێمە 23 ساڵە بەدەم هەرێمی کوردستانن بەڵام ئەوان نایانتوانی خۆیان یەک بن یعنی ئێمە گەورەترین تەنانەت گەورەترین تۆمەتی عەبادی کە پێشوەی معاش بنێرە ئەوت نازانین ئێمە چێ ڕازی بکەین بەڕاستی ئێمە لە ڕووی قێمی سیاسی و ئەم قسانە زۆر زبرن بەڕاستی کە ئێمە تا ئێستا ئەوەندە ساڵە نەتوانین لەسەر شتێک ڕێک بکەین گرفتەکە ئەوەیە ئێمە لە پرۆسی سیاسیماندا یەک ئەجیندەی یەکگرتومان نییە بەرامبەر ئەوانی کە ڕوو ئەدا خۆ ئەگەر بێت و ئێمە دواتر دەستکەوتێکی واشمان نەبێ ئەتوانین ئەم دەستکەوتی کە ئێمە هەمانە بێگرتو بیهێڵینەوە کە ئەمەش خاڵی بەقوتی ئێمە زیانی ترمان بەرنەکەوێت بەڵام ئێمە لەگەڵ ڕێزما بۆ لایەنە سیاسەکان لایەنێک پرسێکی نەتەوەی هەیە پیرۆزی هەیە باسی دەوڵەتەکە باسی سفداەکە بەڵام سەرکی لایەنێکی تر گەمەیەکی بچوو ئەوەی کەواقعێکی دەسوورێ لەو سەرەوە ئەی هەوەیە هەرێمی کوردستان بەرێتەوە بەرەو بەغدا ئەمانە بەڕاستی دوو عەقڵێتی سیاسی دژوارن ئێمە حکوومەتداری و ئەو خەونای کە کورتێتی لە هەرێمی کوردستان بەوە دروست نابێ بۆیە ئەجیندەکان ئێمە ڕەهەندە نێودەوڵەتەکان لە بەرژەوەندی ئێمەیە ئەگەر بێت و ئێمە خۆمان خزمەتی خۆمان بکەین ئەوەی کە حکوومەتی عێراقی هەوڵی بۆ ئەدا لە ماوەی سێمانگی پێشودادا 16 ئۆکتۆبەر ئەوە بوو پچڕاندنی هەموو ڕایەڵەیەکی دیپلۆماسی و سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕەهەندێکی نێودەوڵەتی نەهێڵێ بیگەڕێتەوە بۆ شەئنێکی عێراقی ئەمە هیوایەتیان ئەمە بوو بەڵام بۆیان نەهاتەتی ئەو بوو دەوڵەتانی ئەوە بوو یەک لە دوای یەک توانیان دیپلۆماسیەکە تایبەت فەڕەنسا هۆڵەندا ئەڵمانیا بریتانیا ئەمە زیندی بۆ جاکەواتە ئێمە پێویستە ئەو مؤسسانی کە ئێستا لە کوردستانە مؤسسەیەکی شەرعین ئەبێ هەڵوێستانە بۆ نمونە ئایا ئەنجومەنی وەزیران تا ئێستا و توتی کۆبوونەوەک لەگەڵ لایەنە سیاسەکانە بکرێکە ئەم تەتەوراتانە هەیە ئێمە بە هەندی بگرین ئایا پەرلەمانی کوردستان هەر وەک چۆن لە خۆپیشاندانەکان تەنانەت مەسەلەن دوو فراکسیۆن پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتو داوە کۆبوونیان کرد بەڵام پشتگوێ خرا لەمەشە ئایا پەرلەمانی کوردستان داوای دانیشتێکی نائاسایی ئەکە سەبارەت بەم بەردۆ خاستیارە کەواتە پێش ئەوەی ئەرکی لایەنە سیاسەکانی تر بێ ئەرکە لایەنە سیاسەکان وەک ئەرکی خوان ئەتوانن لە ناو مؤسسە شەرعیەکانی کوردستان لەوێ موقفێکی یەکگرتوانە بنوێنن بەڵام تا ئێستا ئێمە ئەو هەنگاومان نەناوە بەداخەوە بەڵێ لە بەرنامەکەی ئێمە زۆربەی شۆر فریاکەین بڵێن بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان ئەبوو ئەمە بکەن و نەیان کردو بەڵام ئەوەتانە ئێمە وەکو بەرپرسیارەتی مێژووی خۆمان هەموو شەوی ئاماژەی پێدەین و پسپۆران و کەسانی شارەزاش واسیەکەن بەڵام گرنگەوەیەوان چەند بەدەمیەوەین کاک زیرەک بێمەوە لای جەنابەت زۆر جار ینی بۆ نمونە لە سایتە عەرەبیەکان لەو سایتانەی کە بە زمانی ئینگلیزی و تەنانەت زمانەکانی دیکەش بابەت بڵاوەکەنەوە هەندێک ئاماژە بەوادن کە ئەمە جەنگی گیانی سێمە و هەندێک شەڵێن نەخێر چەند وڵاتێک لە ناو ئەم هاوکێشەیە و جەنگی گیانی سێهەم نییە بەڵکو دابەشکردنەوەی ناوچەکەیە وەکو کاک دکتۆر سەرداری شاماژەی پێدا لە دابەشکردنی ئەم کیەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێ ئەچێ کورد ینی ئەم جارە بەشێکی باشی دەست بکەوێت زیاتی با بڵێن وەکو نوێنەراتی زۆر بە کورتی بێت چکە پێمەڵەن کاتمان تەواو بەڵێ لە زیاتی گەلی کوردستان قسە بکەمیان بە نوێنەراتیە بەڵام من پێم وە ئەوەی ئێستا دەگوزەرێ مێمە لەگەڵ شەڕنینە پێشمانوە لە شەڕدا کەس دەستکەوتی گەورە بچینێتەوە بەڵام پێشم وایە لە دەرەنجامدا گەر ئێمە لە ناو خۆماندا یەکگرتوو بین دەرەنجامەکان بە قازانجی ئێمە دەبن کاک یادگار ئەگەر دەرفەتم بدەیت تایبەت بە مەسەلەی کە لە عەرەب دەڵێ وڵاتانی کەندا و 54 میلیارد دۆلاریان تەرخان کرد بۆ ڕوخانی سەدام سەرنجام عێراق کەوتە دەستی ئێران دەڵێ بە ملیاران دۆلاریان تەرخان کرد بۆ دژاتی ئەردوغان بوو بە هاوپەیمانی ئێران بە ملیارها دۆلاریان تەرخان کرد بۆ لەناوبردنی حیزبوڵڵا سەرنجام حیزبوڵڵا خۆی و سێبەشی لوبنانی دەستی ئێران حوسیەکان هەروە
بۆیە من پێم وایە ئەوەی کە لە ناوچەکە دەگوزارێ دیسا دێڵێم سووریا وەکو دەوڵەت نەماوە گۆڕەپانە سیاسەکە سووریایە بەڵام کاریگەری بەسەر زۆر شوێنی ئێوەش دەرەوەی خۆیەوە دەبێ بە ئێمەشەوە وەکو کوردستان ئەگەر دیسا تاکید دەکەمەوە گەمەکەرێکی باش بین یەکگرتوو بین توێژینەوەمان هەبێ بە بەردەوامی چاودێری دۆخی سیاسی بکە من پێمە ئەوەی کە لە سووریا دەگوزاری بە قازانجی ئێمە تەواو دەبێت لەبەرەوە وەکو دکتۆر سەدار ئاماژەی پێکرد ئەگەر ئەوە نەهات باە بەڕاستی ڕێکەوتنامەی هەر چوار وڵاتەکە بەردەوام بوو لە دژی ئێمە نەک کەرکووک و شنگال و مەخمور هەولێریشیان دەبرد بۆ خۆیان و کۆتاییان بە هەموو شتێکیان دەهێنا بەڵام ئەوە تەخۆیان لە ناوخوااندا کەوتنە دژاتی یەکتریت و ئێستا بەربوونەتە ژیانی یەکتری. بەڵێ هەر چۆنێک بێ گرنگ لە سوودی کوردی سوپاس دەکەم کاک زیرەک کاک دکتۆر کۆتا پرسیارم بۆ زۆر بە کورتیە بێ وەڵام بیتەوە چکە هاوڕێیان مەڵێن کاتم تەواو بووە هاوڕێیان یارمەتیم بدەن لە 20 چرکەیە دکتۆر وەڵامەداتەوە. ینی بە یاساییکردنی حەشدی شعبی و ئەوەی سەدر ئەمڕۆ لێدوانی داواڵێ ئەمریکا هەڵاکا بێت لە سووریا ینی بژاردەی سەربازی هەڵبژێریێت و ئێمە قبولی ناکەین و ئەم پرسانە هەموو ئەمانە بە ئاراستی ئەوەیە کە هیلالی شیعی کۆتایی بێت و هەژمونی شیع لە ناوچەکە دیسان وەکو سەردەمی سەدام و پێش سەدامیشی لێبێتەوە و لە ماوەی 100 ساڵ یەکجار حکمیان کەوتە دەست لیان بسەندرێتەوە زۆر بەکوتی. بێگومان ئەوە بەڕێوەیە بەڵام ئەمریکا نایهەوێ جەبەکان لێ کاتە هەمووی بکاتەوە بەڵکو قۆنا بەغونا ئەمڕۆ سەری سووریا دوو ڕۆژتر سەری عێراق ئەجا سەری شوێنانی تریش دێ بە فعلی ئەوەیەکە حدێک دابنرێ بۆ نفوزی ئێرانی و تاکە عەرقەلەش لە بەردەم نفوزی ئێرانی لە عێراقا هەرێمی کوردستان بوو. بەڵێ کاک دکتۆر سەردار پسپۆری زانستە سیاسەکان زۆر سپاس بۆ دەرفەتە و کاک زیرە کەمال چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ جەناویشتان. بەڵێ بینەرانی ئەزیز زۆر سپاس بۆ هاوڕێیان و هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.